هەروەها ئەو وەسائقانەی ترکە لە بەردەستان کە قۆنسولی بەریتانی لە تەبریز نووسیوێتی بۆ سەفیریان لە بەریتانیا باس لەوە ئەکاتەوە کە عەلی ڕەزای کوڕی شێخ سەعیدی پیران کە هاتووە و داوای ئەوەی کردو بچێ بۆ بەریتانیا بۆ ئەوەی شەرحی ئامانجی شۆڕشەکەی باوکی بکە بۆ بەریتانیەکان ئەڵێ من پێم وتم پێویست بەوە ناکە تۆ سەفەرکەی بۆ ئەوێ چونکە ئێمە معلوماتەکانمان هەموو گەیاندووە بەڵام ئێمە بە سەراحەت پێت دەڵێن ئەمە ڕەدی سەید لۆراینە کە سەفیرمانە لە بەریتانیا ئەڵێ بە شێخ عەلی ڕەزا بڵێن کە حکومەتی بەریتانی ئاگاداری شۆڕشەکەی لە هەموو لایەکەوە ئاگای لە وەزعەکەی هەیە پێویست بە زیارەتی ئەو ناکا بۆ لەندەن ئێمە بە سەراحەت پێتان ئەڵێن کە حکوومەتی جەلالەت المەلیک حکوومەتی شکۆمەندی بەریتانی لایەنگری پرۆژەی دروستکردن و پێکەوەنانی دەوڵەتێکی کوردی سربەخۆ ناکە تەنانەت ئۆتۆنۆمیەکیش ئەمە لە دەقێکی کتێبێکە هەیە بە ناوی گیریشم لە ژمارە 4 لە 1970 چاپ کراوە کەوابوو ئەوان ئامادەی ئەوە نەبوون بە هیچ شێوە یارمەتی کورد بدەن تاکو هیچ کیانێکی بۆ دروست بە تەکیدیش طبعا بە هیچ جۆرە پەیوەندیەکیش لە نێوانی شێخ سەعید و ئینگلیزەکانە نەبوو بەڵکو تەنها بۆ ئەوەیە کە تەشویهیکەن دیسان کە دێنەوە سەر شخصیەتی شێخ کە هەروەکو شخصیەتی شێخ عوبەیدوڵڵای نێهری وایە کە پێش ئەم لە ساڵی 1970 لە کۆبوونەوەکەی ناوچیا لە کوردستانی باکوور کە باسی کرد و ڕووی لە خەڵکەکە کردەوە پێیوتن وەکو لە کتێبی کوردستان ئین تورکیا باس لەوە کاتۆ بە ئینگلیزی نەخڵکراوە ئەڵێ باب و باپیرانی ئێمە زوڵمیان قبول نەکردووە و ئێمەش ئەمڕۆ کە ڕاپەڕیوین بۆ بەرگریکردنە لەو مافانەی کە خوراوە لەو ئیسلامەمان کە ئێستا تووشی دووچاری هەموو دژواریەک بۆتەوە ئەم قسەی ساڵی 1970 کە قیاسەکەی تۆ بە حرەکەتی شێخ عەبدولسەلامی بارزانی 1970 بۆ 1940 هەر هەمان قسەیە کە ئەڵێ لابردنی ئەو زوڵمەی کە ئێستا لەسەر کوردە و حکمی ئیتیحادیەکان کە دروستیان کردووە بۆ ئەوەی شەریعەتی ئیسلامی بچەسبێتەوە لە کوردستان ئەوەشیان طبعا لە وەسیقەیەکی تراکەن کابرا ناوی جوەیدەیە ناوی The Kurdistan National Movement باسی ئەو شێخ عەبدولسەلامیش دەکاتەوە وەختێک کە قیاس لەسەر هەر یەکێک لەوان ناکەین و قسەکانی جەنابی شێخ سەعیدی پیران ڕەحمەتی خوای لێ بێدێنینەوە پێشەوە تەماشاکەین ئەو تەعهودنامەیە هەر پێشەوەترە تەعهودنامە ئەو تەعهودنامەی لە قیاداتی شۆڕشەکەی خۆی وەرگرتووە وەکو یەکێک لەوانی کە لە مەیدانە کوژران لە جیرفانیە تەعهودنامەکە دەرهاتووە ئەم تەعهودنامەیە کە ئێستا بڵاو بۆتەوە هەر لەو کتێبەی محەممەد بایرەکایە لە لاپەڕە 401 دقەکەی بەم شێوەیە هەروەها طبعا لە وەسائقەکانی تری لای شێخ سەعیدی پیرانە کە لە ناوچەکەی خۆی و لە مەقڕی قیادەی خۆیان دۆزراوەتەوە دقەکەی بەم شێوەیە ئەڵێ تەعهودنامە ئەڵێ لەبەر ئەوەی حکوومەتی تورکی هەستاوە بە کۆمەڵێک ئیجراعاتکردنی دژ بە ئیسلام و بە تایبەتیش دوژمندارێتیەکی زۆری ئەهلی ئیسلام و خۆشەویستانی و هەڵگرانی پەیامی ئیسلامی کردووە لە شەخصیەتە ئیسلامیە کوردیە ناودارەکانە و هەروەها لەبەرەوەی حکوومەتی تورکی وا بیر ناکاتەوە کە ڕەفتاری لەگەڵ سەرکردەکان و پیاو ماقوڵانی کووردا وەکو هەمان ڕەفتار بێ کە لەگەڵ ئەرمەنا ئەیکا یعنی تەنانەت وەکو ئەرمەنیش نایکا و چەند جاریش ئەمەمان مناقەشە کردووە لەگەڵیان و لە مەجلیسی مەبعوسانیشە باس کراوە بەڵام ئەوان تەنانەت لەو مەجلیسەش بە شێوەیەکی زۆر دوژمندارانە بەرامبەر بە شەخصیاتی کوردی ڕەفتاریان کردووە و قسەیان کردووە هەروەها لەم ئاخریانەیە کە پەلاماری ناوچەکەیان داوە و زۆر لە سەرکردەکانی کوردیان دوور خستۆتە و نەفیان کردوون لە ناوچەی خۆیان بە بێحەق بە ناحەقی هەروەها لە ئەو زەمینەی پابندبوونمان بە شێوەیەکی تند و ڕەوا و باوەڕمان و شانازیمان بە کوردێتیەکەی خۆمانەوە ئێمە کە لە خوارەوە ئیمزامان کردووە بڕیارماندا جەمعیەتێکی ئیسلامی کوردی پێک بهێنین کە هەوڵ بدا بۆ دروستکردنی دەوڵەتێکی ئیسلامی سربەخۆ ئامین
ئەمەی کە خوێنمەوە دەقی ئەو وەسائقانەیە کە ئێستا هەمووی هێنراونەتەوە پێشەوە کە شۆڕشی شێخ سەعید هەوڵی چی داوە و ئەم نامەیەش طبعا لە لای شێخ عەبدوڕەحیم دۆزراوەتەوە کە وەختێ جەیشی تورکی ماڵەکەی تەفتیشەکەن کە ئەوژێکێکە لە سەرانی گەورەی مجاهیدەکان دوای شەهیدبوونی لاشەکەی کە کەوتۆتە بەردەستی دوای کوژرانی طبعا کە لاشەکەی کەوتۆتە بەردەست و دوای سەیرەکە نامەکەی لە جیرفانایەوە ئەو نامێش طبعا ئێستا لە کتێبەکەی بایرەقا هەیە هەروەکوتم لە لاپەڕە 401 هەروەها قسەکانی ئێستا کە زیاتر خەڵک زیت بۆتەوە یەکێکی وەکو عەبدولمەلیک فورات طبعا ناوی ناوچەیەکە کە لە سەرەتاوە شۆڕشی شێخ سەعیدی پیرانی تیا هەڵگیرسا و جوگرافیەن دوایش هاتەوە ئەوێ شۆڕشەکەی عەبدولمەلیک فورات کە ئێستاش زیندووە لە حیزبی ئۆردۆغانە کوڕەزای شێخ سەعیدی پیرانە بەڕەحمەت بێ ئەو بۆ خۆی ئێستا باسەکاتەوە ئەڵێ وەسائقم لەلایە کە ئەیسەلمێنێ بزوتنەوەکەی باپیرم کەمتر نییە لە بزوتنەوەی سنووسیەکانی لیبیا لە بزوتنەوەی مەهدیەکانی سوودان لە بزوتنەوەی خلافەت لە هندستان بەڵام جیاوازی بزوتنەوەکەی ئەوان و بزوتنەوەکەی شێخ سەعید ئەفەندی طبعا ئەفەندی لە تورکیا یعنی مامۆستا جیاوازی نێوان بزوتنەوەکانی ئەوان و بزوتنەوەکەی شێخ سەعیدە ئەفەندی ئەوەیە کە ئەوان دژی ئیستیعمار بوون ڕاستەوخۆ بەڵام ئەمەی بزوتنەوەکەی شێخ سەعید ئەفەندی دژی ئیستیعماری نوێی تورکەکان بوو بە شەرتە ئێستا خۆشی لە گەڵ ئوردوغانایە پێشتریش طبعا لەگەڵ ئەربەکانە بوو یەکێکە لە نزیکەکانی ئەربەکانیش کەوابوو ئێمە لەمانە هەموو بۆمان دەرەکەوێت کە شێخ سەعیدی پیران ڕەحمەتی خوای لێ بێ شخصیەتێکی کاریزمی دینی بە قووەت کەمتر نییە لە شێخ عوبەیدوڵڵای نێهری هەروکوتم طبعا لە ڕووی سیاست مەداریەوە کەمتر ڕەنگە وەکو ئەو پێی بە زۆر شت هەیە نەبردبێت چونکە ئەو توانی یەکسەر ئەو هەموو سوپایی لە بەردەستیا بوو کە گەڕابوون لە شەڕی ڕووس و هەروەها ئەو هەموو چەکەی کە هەیبوو 5,000 پارچە چەکی کەوتبوو بەردەست تەسلیم بە حکومەتی نەکردەوە بە جێشی سلطان عەبدولحەمیدی نەکردو هەر بە سلطان نەکردو هەر لە لای خۆی طبعا مایەوە نەک سلطان عەبدولحەمید چکە پێش ئەویش بوو ئەوەی کە ئەگەینە نەتیجە ئەوەیە کە هەروەها لە قسەکانی شێخا خۆی کە ئێستا الحەمدلله تەرجمە کرا و لە بەردەستا هەیە هەروەها ئەو وعیەی ئێستا دروست بووە ئەو وەسائقانەیەکەونە بەردەست زیاترە و توێژینەوانەی کە هەیە ئەومان بۆ ڕوونەکاتەوە کە شۆڕشی کوردی بە شێوەیەکی گشتی اعتیمادی کردوتە سەر شخصیەتێکی کاریزمی بەهێز کە ئەبێ بە ڕەمزێک بە سمبولێک دێتە پێشەوە خەڵکیی زۆر دەورەی لێدا نەک نخبەیەک دائیمە جموجوڵی حیزبی نخبە دەوری لێدا بەڵام خەڵکەکە هەموو شوێنی ناکەونەوە ئێستا نێچیروان بارزانی بۆ هەر لایەک بڕوا هەربێ حیزبەکەی خۆی شوێنی کەوێتەوە نابێ بەو شخصیەتە کاریزمی کە باپیری هەی بووە کە باپیرە گەورەی هەی بووە لە پشت سەروتر عەبدولسەلامی گەورە و بۆ مەلە محەممەد و بۆ ئانی ترکیان بووە ئەو شخصیەتە لەما مەرموق دروست نابێتەوە لەبەرەوە دائیمە حیزب و نخبەوی هەر ئەو کەسانە شوێنێکەون کە بە فکرەکەی مشەبع بوون بەڵام شخصیەتێکی کاریزمی کە دەرەکەوێتەوە لە ناو کۆمەڵگەیەکە خاستن کۆمەڵگەی ڕۆژهەڵاتی و لە بەتایبەتی تریش لە ناو کووردا ئەم شخصیەتە کاریزمیە کە ئەتوانێت شۆڕشەکە هەڵگیرستێنێ و ئیدامەی پێ بدا بەڵام ئیدامە پێدانی لە دوای مردنی خۆی یان بە دیلگیرانی یان ئەوە پێویستی بە دەستگا هەیە پێویستە شۆڕشەکە مؤسسات بیبا بەڕێوە کە بە جۆرەی تعلیماتێک گەڕوا بەڕێوە لەبەرەوە زۆر زەروری ئێمە بۆ هەر یەکێک لەمانە ئیستیفادە لەوە بکەینەوە کە ئەگەر بێت و شۆڕشی شێخ سەعیدی باپیرەی عەزیزی ئێمە سەری بگرتایە و بە قووەت وایە کەمالیزمیەکەیە فەوتانە ئەو کاتە دەوڵەتێکی ئیسلامی بە قووەتر دروستە بوو ئەو کاتە لە جێەوەی عەلەمانیەت ئێستا ئەو تەحەڕوشە بە ئیسلامەکەمان بکە شوێن پێی دەست نائەکەوت ئەو کاتە لەبەرەوە زۆر زەروریە بە چاوێکی زۆر ورد و ئاقلانە تەماشای مێژووی خۆمان بکەینەوە تاریخی شخصیاتی و باپیرانی خۆمان تەماشا بکەینەوە شۆڕشەکانی خۆمان سەرنوێ هەڵسەنگێنینەوە بۆ ئەوەی نەهێڵین ئەوەندەی تر عەلەمانیەتی کوردی چاواشەکاریەکی زۆرترمان لێ بکە شخصیەتەکانمان هەمووی بە دیدێکی مارکسیانە و تەفسیرێکی مارکسی و مادی بۆمان تەفسیر کاتەوە بۆ ئەوەی هەمووی ببێتەوە بە شەڕەشۆقێکی ئابووری لە کاتێکا کە پەیوەندی هەیە بەسەر عەقیدە و عیبادەت و شەریعەت بە دید و تێڕوانینێکی ئیسلامیانەی ئەو شخصیەتە مەرموقە گەورانە لەو سەردەمەیە شخصیەتی شێخ بۆ خۆی کاریگەریەکی زۆر گەورەی هەیە وەکو
دید و تێڕوانین و قەناعەتێکی ئیسلامی گەورە کە ئیسلامەکەی وەکو عەقیدە و عیبادەت و شەرع وەرگرتووە، پاشان وەکو جیهاد و جموجوڵێکی ئیسلامی گۆڕانکاری وەرگرتووە، خۆشی پێشەوایەتیەکە و بە شەخصیەتی کاریزمی خۆی کاریگەرە لەسەر نەوەی دەوروبەری خۆی کوردەکان کە توانیوێتی هەمویان ئەوانە کەسب بکە و بیشیان خاتە شۆڕشێکی واوە، هەرچەندە شۆڕشەکەی زۆری توول نەکێشاو بۆ خۆی بە خیانەتی قاسمبێک ئەسیر کەوت و دوای ئەعدام کرا، بەڵام کاریگەریەکی زۆر گەورەیە. ئەمە خاڵی یەکەم زۆر مهمە هەمیشە لە بەرچاومان بچکە خاصەتەن ئێمەی ئیسلامی لە سەردەمی دوای شێخ سەعیدی پیرانەوە ڕەحمەتی خوای لێبێ لە دوای 1925ەوە ئێمە هەتا ساڵی 1985 لە کوردستانی ئێمە لە باشوور مدەی 60 ساڵ شۆڕشێکی تری وامان بۆ دروست نەبووە بە شخصیەتێکی کاریزمی ئیسلامی، بە پەیامێکی ئیسلامی و بەرنامەی ئیسلامی وەکو ئەوەی کە ئیسلام عەقیدە و عیبادەت و شەریعەتی بێ و کۆمەڵکاری و جیهادیشی بێ، ئیسلامەکە بێنێتەوە پێشەوەکو شۆڕشێکی تری کوردی کە لە 1985ەوە لە سەرەتاوە بۆمان دروست دەبێتەوە دوای شخصیەتی خواناسانەی مامۆستا مەلا عوسمانی ڕەحمەتی هەزار ڕەحمەتی خوای لێبێ کە کاریگەریەکی گەورەی هەبوو لەبەر ئەوەی کە هەنگاوێک ڕابطەی ئیسلامی کۆن تەمەن ڕابطەی ئیخوان ناڵێمەوەی مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی هەنگاوێکی زۆر بەقووەت یا چەندین هەنگاوی تر بزوتنەوەی ئیسلامی بباتە پێشتر و بیکە بەو بزوتنەوە ئیسلامی کە ئێمە بۆ خۆمان هەمومان بوو بە چێڵگەی هەمومان بوو بە پەرژینی هەمومان بوو بە قەڵای هەمومان کە تایە نەشوو نما بکەین و گەورەتر بین و هیوا ئاواتێکی ترمان بۆ دروست ببێ و هەروەها ئەو ڕەنجەی کە هەبوو دوای فەزلی خوای پەروەردگار و خوێنی ئەو برا عەزیزانەشمان کە بۆ ئێمە بوو بە دارێکی بەقووەت کە بەربدا ئەگەرچی ئێستا ئەلمانیا ڕقنەکانیش بەرامبەر بە دینەکەمان نکوڵی لەو هەموو خوێنە ئەکەن کە زیاد لە 2000 شەهیدمان تایە داوە خوای پەروەردگار بە شەهیدیان وەربگرێ. کاریگەریەکی گەورەی هەبوو شێخ سەعیدی پیران، بۆیە بەڕاستی یەکێک لەو شاکارە جوانانەی ئیعلامی بزوتنەوەی ئیسلامی لە ساڵی 90ەکانە کە کردیان ڕسمێکی تعبیری بۆ سەلاحەدینی ئەیوبی کە دایان نابوو، پاشان شێخ سەعیدی پیران، پاشان مامۆستا شێخ عوسمان بەڕەحمەت بێخۆ مامۆستا مەلا عوسمانیان دانابوو وەکو شخصیاتێک یەک بە دوای یەکا بێن. هەڵبەتە ئەوە تەئسیری ئەوەش بوو کە هێشتا ئەوان مابوویان کە زیاتر لە شخصیەتی کاریزمی و بە قووەتی بەدرخان و شێخ عوبەیدوڵڵای نەهری و ئیبراهیم پاشای میلی و شێخ سەلیمی خیزانی و عەبدولسەلامی بارزانی و هەروەها شخصیەتەکانی تریش شارەزاتر بن بۆی ڕسمی هەمویان بەڕیزدا بنێن کە ئەوانە پێشەوای بەڕێزی ئێمن و ئیشی گەوریان بەم ئیسلامەتیە کردو چکە باوەڕیان وابوو کە ئیسلام عەقیدەت و عیبادەت و شەریعەتە و کارێکی کۆمەڵکاریشە، ڕێبازێکی سیاسیشە، بە جیهادەکەش پێویستە مەزڵومیەتی کورد لا ببرە لەسەر. هەروەکو دوای دێمەوە سەر ئەو نوقتەیە کە چەند کاریگەر بووە لە دادگاکانە کە شێخ سەعید بە فەخرەوە بە سەربەرزیە و ڕوبەڕووی دادگاکان ئەیڵێت و ئیعدامەکە قبوڵەکە، نەک ئەوەی کە ئۆجەلان ئێستا لە زیندانە پێی قبوڵە مستەفا کەمال بە گەورەی خۆی ئەزانێ و تورکیاش بە وڵاتی خۆی ئەزانێت و گەڕاوەتەوە لە هەموو ئەو شتانەشی کە وتوێتی فەرقێک زۆرە لە نێوانی ئەوەی ئیسلام شخصیەتی یەکێک داڕێژێ کە بڕوای بە قیامەتی هەیە و ناتوانێ مخالفەیەکی شەرعی بەو شێوەیە بکات چونکە ئەزانێ خوای گەورە فەرمێوە كلهم آتيه يوم القيامة فردا، هەمویان تاک تاکە گەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار. هەستی مەسئولیەتی ناخی ئێمە بەرامبەر بەوەی کە بەڕوو ڕەشیە چینەوە لای خوای پەروەردگار و یەک و تاک تاک غەیری ئەوەیە کابرایەکی عەلەمانی بەزی و هەرچەند بە قووەتیش بێ چونکە باوەڕی نە بە قیامەت هەیە نە بە زیندوو بوونەوە ڕۆژی دوای و محاسبەی لای خوای پەروەردگار لەبەرەوە هەر ئەوە ئەبینێ کە لە دنیایە لەبەرەوە ململانەکەی هەروەکو ئەو دید و تێڕوانینەیەکە لە ململانی میلەتانی تر و شوێنانی تری کوفر و ساحەی تری کافرانە هەیە.